شاره شیلان حسنم پرۆگرامەکان نویا سەرمادە دیێلوەتابی لە پاشی ڕۆژە ڕەفراندۆ ماسەخۆبوونا باشووری کوردستانê û li paşê wekê ku dengên zêde bi desanên û li paşî encamdana referandûmê jî karvedanên cuda li pêxwaanî li seva cîhanê karvedan ku yên herî zêde bûn yên welatên derdor bi taybetî yên Tirkiye û Îranê bûn ku gefên girtin û qutkirina têkiliyên aborî û girtina sinûr û her wisa çend gefên din jî dixwin. Em ê bi giştî behsa siba roja têkiliyên aborî di navbera Herêma Kurdistanê û welatên derdora wê bikin bi taybetî yên Îran û Tirkiye ku bandoreka zêde hem Herêma Kurdistanê li ser aboriya wan welatan heye û berovajî jî bi heman awayî em ê hewl bidin ve min jarê digel du mehvanên xwe gotûbêj bikin mîna her car karwan Sebah Hewramî berpirsê Dêska Aborî digel min davêt û xêr hatî. Spas wete. Her wisa Diktor Goven Şêrwanî مامۆستای زانینگەهێ و هەروەسا پسپۆرە جیولۆجی و پەترۆڵە دیگەل مەتابێت دکتۆر دەمێتە ژی باش سپاس کو tu jî digel min dayî. زۆر سپاس خاتم ڕۆژتان باش. Gelekê spas. Ez ê ji kekê karwan dest pê bikim. Em li Tirkiye dest pê bikin. Tirkiye li van demên dawî de gelekê zimanekê tund bikaranî. Yani berpirs û wezîrên wî welatî jî dibêjin ev tenê zimanek tund e û karvedanek nabe. Baş e em biçîne egerên qutkirina têkiliyên aborî di navbera Herêm û Tirkiye wê bandorlekî ji welatî zêdetir be. بەڵێ سوپاس دیارە گەرمترین بابەتی ئەمڕۆ بۆ ئێمە ئەم بابەتەیە کە تۆ هەڵت بژاردۆ دەست خۆش دیارە شتێک نییە بڵین کێ زەرەرەکە و کێ قازانجەکە لە کۆتاییە هەمووی زەرەرەکە ئەگەر هەنگاوێکی وا بنرێ لە دوێنێەوە تاوەکو ئەمڕۆ هەموو سەحافەی تورکی و ئەو تەسریباتانەی کە بەرپرسانی تورکیا باسی دەکەن و هەتا خودی وەزیری مالیەی تورکی زیری ئابووری تورکیە هەموو ئاماژە بەوە دەکەن تورکیاش تاوەکو ئێستا خۆی حەسم نەکردوێتەوە نەگەشتووە بەوەی چی بەرامبەر هەرێمی کوردستان بکە ڕاستیەکەی بڵین ئەوەی هەرێمی کوردستان کردی شۆکێک بوو بۆ زۆرێک لە وڵاتانی ناوچەکە چونکە زۆرێک لە وڵاتان باوەڕیان نەبوو بەوەی هەرێمی کوردستان بتوانێت ئەو ئستفتاء بکە ئەو ڕیفراندۆمە بکە بەو شێوە ڕێک و پێک و هادێ ئەو بۆ ئەنجامانەشەوە شۆکێکیان بۆ دروست بووە ئەم شۆکە تەعاملکردن لەگەڵیا بە هەر جۆرێک زیانی هەیە ینی دوولایەنەیە لەلایەکەوە ئەوان مەترسیان هەیە لەسەر ئاسایشی نیشتیمانی خۆیان و 15 تا 20 میلیۆن کورد لە باکووری کوردستان هەن و ترسیان هەیە کە ئەم سربەخۆیی کوردستان ئیلهام بەخش بێ بۆ ئەوان و ئەوانیش دووچاری پارچە پارچە بوون بێن ئەمە ترسێکی گەورەیە لێیان بەڵام لەلایەکی دیکەشەوە حکوومەتی ئاک پارتی کە هەموو ئەو ئیدعانەی کە ئەیکا و هەموو ئەوی کە باسیەکە و بە خەڵکی تورکیا ئەفرۆشێتەوە ئەوەیە کە لە ڕووی ئابووریەوە دەستکەوتی گەورەی بەدەستهێناوە ئابووری بژاندووەتەوە هەنگاوی گەورەی ناوە ئەگەر هەر هەنگاوێک بنێ بەرامبەر هەرێمی کوردستان ئەو فەخرەشی نامێنێ کە باسی دەکات کەواتە ئێستا ئاک پارتی لەبەردەم ئاکپارتی و حکوومەتی تورکیاش بەگشتی لەبەردەم قۆناغێکی زۆر دژواردایە بۆ ئەو بڕیاردان بۆ ئەو زۆر زەحمەتە لەو کاتا لە نێوان ئەوەی کە ئاسایشی نیشتیمانی خۆی هەڵبژێرێ یان داهاتووی خۆی چونکە بیرمان نەچێت ئەگەر تورکیا سنوور لەسەر هەرێمی کوردستان دابخا ئەم زیانانەی بەرەکەوێ یەکەمینیان ئەو داهاتەی کە لە ئەنجامی نەوتەوە دەستێکەوێ هەر بۆریەکی نەوتی کوردستان ئەفرۆشرێت بەشێک لە داهاتی بۆ تورکیا بێ حەقی باجە و حەقی ئەوەی کە ئیگوازێتەوە و پاراستنی بۆریەکانە و بێگومان باجێکی هەردەسەکەوێت بەشێک لەو پارەی کوردستان پارەی نەوت کە دێتەوە و دێتە بانکی تورکیا و بە هاڵک بانک و دوایی دێتە کوردستان ینی جۆرێک لە جوڵەی پارە دۆلار کە دراوێکی قورسە و تورکیا زۆری پێویستە دەیخاتە بازاڕی تورکیا لە هەمووشی گرنگتر 8 میلیارد دلار ساڵانە کەلوپەلی تورکی دێتە کوردستان زۆربەی زۆری ئەو بەروبوومانەی کە تورکیا بۆ کوردستانی و بۆ عێراقیان نێرێ لە ڕێگەی کوردستانەوە ئەو جۆرە بەروبوومانن کە پیشەسازی بچووکن پیشەسازی مامناوەندن خۆراکن شیرەمەنیە سپیاییە گۆشتە خواردنە کە ئەمانە بەرگەی هێلکەیە ئەمە بەرگەی ئەوە ناگرێ بینێرە بۆ نمونە بۆ ڤەنزوێلا بینێرە بۆ ئەمریکای لاتینی بینێرە بۆ مەکسیک چونکە تەکلیفەکەی ئەوە ناکە و هەروەها پێویستی بە بازارێکی نزیکە لێوەی هەر سنووردا بخرێ یەک هەفتە ئەنجا تورکیا ئێمە چەند زەرمان بەرکەوێت تورکیا سێ ئەوەی بەرەکەوێت لەوانەیە ئێمە بۆ چەند مانگێک خۆراکی خەزنمان هەبێت لە ناو بازاڕی خۆمانە بەڵام تورکیا بە هەفتەیەک دوو هەفتە ئەو کاریگەریە سلبیە ڕوودەدا تۆ دەزانی لە سێ ڕۆژی ڕابردووە لیرەی تورکی چی لێ هاتووە ئەو فعلەن بەرەو 3.6 ڕۆ
لە 3 خوارد چوارەوە کەواتە دۆخی تورکیاش زۆر لە ئێمە باشتر نابێ ئەگەرەوە هەنگاوە بنێ. جبركو سياستين نين إيرانه نين تركيا هيان هاجي بزلالي خوانية يعني أو تشتنكو أم دبيجين الأجراويكي چون هيان هاجي هر أجرن باشه أم بيجين الأجراويكي بأيواندي بتمامي قطبون الترناتيفا تركيا وإيران جبوي هري ما كردستان وكيش ولات به بەڕاستی بڵین یعنی ئەوان ئەلتەرناتیڤ چۆنە مەسەلا ئێستا تورکیا ئەتوانێت بەروبوومەکانی خۆی بەناو خاکی ئێرانە بنێرێ بۆ باشووری عێراق بەڵام ئەمە لە ڕووی ئابووریەوە کولفەیەکی زۆرە و تێچوێکی زۆرە و لە ڕووی لۆجستیشەوە ئاسان نییە مەسەلا ئەو ژێرخانە بنەڕەتیە و ئەو ڕێگا بازرگانی و متمانەیەی کە دروست بوو لە کوردستانە لە ماوەی 15 ساڵی ڕابردووە 2003ەوە ئاسان نییە تۆ بە شەو ڕۆژە بیگوازیتەوە بۆ ئێران و لە ئێرانەوە بچیتە ناو عێراق حتا تورکیا باسیەوە کاڵێ لە سووریا و ئێمە مەمەڕێک بکەینەوە بچین بەرەو عێراق لە کاتێکا سووریا بەدەست کوردەوەیە لێرە لەوێ لە یەکیکنەکانی پاراستنی گەل و یان ئەوەی بەدەست ڕژێمی بەشارە سەدەوەی کە لە هیچ حاڵێکا تورکیا ناتوانێت ئەو مەمەڕە بکاتەوە کەواتە تاکە دەرچەیان بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان برایم خەلیلە تورکۆک و گوتم تورکیا ئەتوانێت لە ڕێگەی ئاسمانەوە لە ڕێگەی ئێرانەوە بەڵام لە ڕووی ئابووری کولفەیەکی زۆری لەسەرەکەوێت ji بۆی هەرێما کوردستانە بەدی لە تورکیا و ئیرانەوەی کیش وڵات بە بەڕاستی بۆ هەرێمی کوردستان ینی بۆ ئەوەی ینی ئێمە خۆمان بۆ هەموو ئەگەرێک ئامادە بکەین تۆ دوکانێکەکەیتەوە مارکێتێکی بچووک دروستەکەی ئەگەری هەیە تووشی ڕیسک ببی چجای ئەوەی تۆ بتەوێت دەوڵەتداری بکەی و دەوڵەتێک ڕابگەیەنی کە سوور دەزانی ئەمانەی دەوروبەر چەند دژایەتی دەکەن بۆیە من بەڕێی من ئەبێ ئێمە خۆمان بۆ هەموو ئەگەرێک حازرکەین و لە ناویشیا داخستنی سنوور وە هیچیش بە دوور نازانرێ چونکە خۆ ئەم وڵاتانە سوئیسرانین وڵاتێک نین کە زۆر بایەخ بە ئەو مۆراڵ و ئەخلاق و نازانم ئەو بنەما مرۆڤایەتیەکان و بەرژەوەندی ئابووری ئەوانە بدەن ئێمە دەبێت خۆمان بۆ هەموو ئەگەرێک حازر بکەین کە خۆمان پشت بە خۆمان ببەستین وڵاتی ئێمە لانی کەم ئێمە ئەتوانین بنەما سەرەکیەکانی ژیان ئەتوانین لەم خۆمانە دابینکەین هەرچەنە بەداخەوە ئێمە بوو لە 25 ساڵی ڕابردوو ئەوەمان کردایە کە نەمان کردو بەڵام بیرمان نەچێت ئەم دوو وڵاتەی دراوسێمانن ئابووریان لاوازە ینی دۆخیان خراپە ئێران ئەتوانم بڵێم ژمارەیەکی یەکجار زۆر خەڵک و ئەوانەی لە سلکی کاران کارگەیان ئەتیما دەسە هەرێمی کوردستانەکە ئێران خۆی دۆخی خراپە خۆی لە بێکاریایە چ جای ئەوەی کە هەنگاوێکی وا بەرامبەر هەرێمی کوردستان بنێ تورکیا بە هەمان شێوە دەمێنێتەوە بەڕای من ئەم کۆبوونەوەی ئەم شەو کە لە نێوان ڕەجەب تەیب ئەردوگان و ڤلادیمیر پوتین ڕوودەدا بەڕای من زۆر شت ڕوونەکاتەوە ئەوەمان بۆ ڕوونەکاتەوە ئایا تورکیا بەجددی نیەتی داخستنی سنوور و داخستنی بۆری نەوتیە چووکە تاوەکو ئێستا تورکیا ئەو بڕیارەی نەداوە ناشتوانێت تاوەکو ئێستا ئەو بڕیارە بدا بەڵام ئەگەر ئەم شەو تورکیا و رووسیا گەشتنە ڕێکەوتنێک ینی تورکیا چونکە رووسیا نایەوێت بەرژەوەندیەکانی لە هەرێمی کوردستان بکەونە ژێر مەترسیەوە بە تایبەتی تریش ئەوەی گازپرۆم و تورکیا 4 میلیارد رووسیا 4 میلیارد دلار و بەرهێنانی لە کوردستان کردووە ئێستا ڕێگە نادا بە تورکیا بە قەرارێک و بە قەڵەمێک بڕیار بداڵێەوە بڕیارماندا دامان خست وەکوەوەی فڕۆکەوانەکەی لێ نەیەتەوە چونکە تورکیا لە بەرامبەر رووسیا ئەوەندە بەهێز نییە بتوانێت کارتی گەورە بەکاربێنێ ئەم شەویش ئەوە دەبینین رووسیا دێتە تورکیا باڵێن ڤلادیمیر پوتین دێتە تورکیا و لە تورکیا ئەگە تورکیا توانی مەسلحەتی گەورەتر لەوەی کوردستان بە بەلاش بە رووسیای بدا رووسیا ئەو کاتە لەوانەیە دەستبەرداری مەسلحەتەکانی خۆی ببێ لە هەرێمی کوردستان هەرچەنە ئەوەش من بە دووری ئەزانم چونکە ئەو مەسلحەتانە ڕاستە لە ڕووکارە ئابوورین بەڵام مەسلحەتی سیاسی گرنگیشن جگە لە مەسلحەتە ئابووریەکە رووسیا ئەو سیاسەتە کە تەوقدانی تورکیایە دەستبەرداری نابێت لە باکووری ڕۆژاوای کوردستان نزیکی یەپەگە تا ڕادێکی زۆر نزیکە لە رووسیا ڕژێمی سووریا بە هەمان شێوە ئەگە نزیک بێت لە هەرێمی کوردستان واتە باشتر تەوقی رووسیادا بە واتایەکی تر کۆبوونەوەی ئەم شەوی نێوان ئەردۆغان و پۆتین ئەوە دیاریەکە ئایا تورکیا ئەو چەکە بەکارەهێنێت دژی کوردستان و رووسیا مژارە ئاخفناتەدا بۆیەکێ رووسیا دکارە باندۆرە لەسەر هەڵوەستێن تورکیا بکە ئەگەر تورکیا کەتە بن باندۆرە ئەوێ سیاسەتێن رووسیەدا ئیرانژی دەدگەلوانە ببە هەڤاڵ گوێدی بزان بە تورکیا سنوورێن خۆ ناگرێ ئەوژی بچەنەوی هەڵوێستێنەوە ئەوژی ببێژە ئەزە سنوورێن خۆگیرم ئیران دەبچنەمینە لە شانسی باشی ئێمە
ئێران و تورکیا متمانەیان بە یەکتری نیە ئەوانە لە سەردەمی ئیمپراتۆریەتی سەفەوی عوسمانیەوە لە شەڕ و ناکۆکیا بوون ئێسش هەر متمانەیان نییە دوێنێ ژێگری سەرۆکی پەرلەمانی ئێران بە ئاشکراوتی ئێمە متمانەمان بەو هاش و هوشی و هەڕەشانەی تورکیا نییە هەتاوەکو ێستا باوەڕیان وایە تورکیا ڕاست ناکە تورکیا ینی هەرێکێکیانە ترسێ یەکەم هەنگاو بنێ مەسلحەتی اقتصادی لە ناو بچێت نها ئیران gelekî gazindans ji vê bazarê dike dibêje ketiye destê Tirkiye فعلا تورکیا خۆی گلەی ئێران گلەی ئەوە یەکرەوەی بەشی ئێمە کەمە لە بازاری عێراق و لە بازاری ئێران ئێستا ئەگە سنووردا بخە تورکیا لێ مستەفیدە بێ خۆ ئەگەر ئێرانی ژواب بکات تورکیا مستەفیدە بێ کەواتە ئەمانە سیقەیان نییە بە یەکتری تورکیە نەگرە ئیرانشی ناگرە فعلا حتا تورکیا بیهێڵێتەوە ئێرانیش دەهێڵێتەوە پێچوانەکەشی هەر ڕاستە ئێستا عێراق دەیەوێت ئەو متمانە دروستکە لە بینیانە نیازیان هەیە کۆ ببنەوە عێراق و تورکیا و ئێران وەکو گەلە کۆمەکیەک گوایە دژی هەرێمی کوردستان کۆ ببنەوە بگەنە بڕیارێکی هاوبەش بەڵام بیرمان نەچێتەوە ئەگەر رووسیا ئەم شەو بە پشتیوانی ینی جۆرێک لە نەرمی بەرامبەر هەرێمی کوردستان هەبێ من بێگومانم لەوێ رووسیا ئەتوانێت دەرگایەک بۆ کوردستان کاتەوە ئەوش لە سووریاوە ئەو کاتە نە هەرێمی کوردستان نە رووسیا ئەو پێویستیان بە سووریا نامێنێ و سووریا بۆ خۆشی پێویستی بە شتێکی لەو جۆرە هەیە کە نەوتی کوردستان لە سووریاوە بڕوە داهاتەکەی با بڵێن قازانجی بۆ سووریا بێ لە باتیەوەی بۆ تورکیا بێ سووریا وڵاتی خۆی پێ بنیاتەنێتەوە رووسیاش قازانجە هەرێمی کوردستانیش لەو عزلە نەجاتیە بێت باشە ئەمێ دیگەل دکتۆر گۆڤەنجی هەنێک پرسا ڕاستی بکەین دکتۆر گۆڤەنگە دوگوداری دەنگێن بی gelekî spas rêketina 5 salî di navbera Herêma Kurdistan û Tirkiyeyê heye Tirkiye rêketiye li ser wêyekê petrola gazê da Herêma Kurdistanê difroşe dibêjin ku Tirkiye xwe bûye sedem ku Herêma Kurdistanê yanî yek ji wan sedeman ku Herêma Kurdistanê hezir di serbixwebûnê da bike hezir di vêkê da bike ku bi welatek serbixwe baş e niha ev helwestên Tirkiye çira mana wê heye بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان و سوپاسی میوانە بەڕێزەکان بکەین کە هەندێک خاڵی گرنگی خستە بەرچاو ئەوەی کە گرنگە لە سیاسەتی نێودەوڵەتی پێویستە بەرژەوەندی اقتصادی جیاتر بەهێزتر بی یاخود ئەو سیاسەتی بڕوێنینەک بە پێچەوانە واتە بەرژەوەندی ئابووری هەرێمی کوردستان لەگەڵ تورکیا ئەوەیە کە بەردەوام بی و سنوورەکان دانەخرێ بەرامبەر هەر ئاڵوگۆڕێکی دارایی و ئابووری و بەنەوتەشوە ئەوەی کە گرنگە باسی پێنجران باسکە ڕێکەوتنامەی 50 ساڵی هەیە لەگەڵ تورکیا سەردە وردەکاری ئەمە لای ئێمەنیە لەلایەن و دەستگای حکومیەکانەوە بۆ هەناردەکردنەوە لە هەمان کاتەوە حکومەتێرێم گرێبەستەشتری هەیە لەگەڵ کۆمپانیای ڕۆژنەوت بۆ بازارکردنی تەسویەک واتە تەسویەکی نەوتێرێم بۆ ماوەی 2 ساڵ و ئەوەی تەمان زۆر گرنگە ئەگەر ئەو دوولایەنە هەڵسم بە ئەرچی بازارکردنی واتە تەسویەقی نەوت هیچتانێک کە ناتوانانی ڕێگر بیلیان ئەوەی خاڵێک کە گرنگە مەسبەت تورکیە تاوانەوانیش لەو خاڵە بە تاکید شارەزانە گەورەترین ئەم کۆمپانیایی کە ئینتاج دەکەن لە بلۆکەکانی هەرێمی کوردستان کۆمپانیای تورکیە بە دەرجەیەک لە دوو چێڵگەی سەرەکی کەواتە تاوکێ و تەقتەق کۆمپانیای گەنەرژی ڕۆلی گرنگی هەیە لەگەڵ کۆمپانیای نەرویجی و کۆمپانیاکە تر بە پلەی تر دێنەوە بۆیە داخستنی هەرێم یەکەم شت زیان بەم کۆمپانیا دەکەینێ ئەوەی کە گرنگە لە تورکیا دەزانن یەدەگی نەوتوات احتیاطی نەوتی هەرێمی کوردستان و عێراقەوەی دەکەی زۆر زەبەرلاحە و ئایندەکی گەشی دووری بەرەمبەرەوەی لە پتر لە 100 ساڵەوەیە بۆیە لەو بڕیارانە تۆزێ دووربین بن ئێمە قراراتی ئانی نەدرێتن کە بەرژەوەندی هەردوولایان بشێنتەوە بەتاکی دەزانن دکتۆر گۆڤان پرسیارەکەی من ئەوە بوو بەڵێ لەو پەیوەندیە تەلەفۆنەی کە لە نێوان سەرۆکوەزیرانی تورکیا بیناڵی یڵدرم و عەبادی ئەنجامدرا عەبادی ڕایگەیاندووە کە تورکیا وتوێتی من بێ یعنی تەنها بۆ فرۆشتنی نەوت تەنها لەگەڵ بەغدا مامەڵەکەم تەنها ئەگەڕێمەوە بۆ بەغدا بەڵام لەو کاتانەی دواییدا تورکیا بەیگەڕانەوە بۆ بەغدا وەکو وڵاتێکی سربەخۆ مامەڵی لەگەڵ هەرێمی کوردستاندا کردو و نەوتەکەی گواستۆتەوە باشە ئێستا بۆچی ئەم هەڵسو کەوتانەی گۆڕاوە ئەوێ دڵی بەغدا لە خۆی نێشێنەیان هەنێ قازانجی تری لە بەغدا دەسەکەوێ بەم هەڵسو کەوتانەی ئەوەی کە گرنگە بەتاکید ئەمە لە بیرمان نەچی بۆڕیەکانی گواستنەوەی نەوت ئەو بۆری کە عێراق دروستی کردبوو لەلایەن پارێزگای مووسڵ لە مانجی 2014ەوە
شکاوە و کار ناکاتن بەهۆی کردەوە تەرۆریستەکانی داعش ئەو کاتی کە نزیک بوو لەو کاتەی دواتر تەنانەت یەک ڕێگا بوو ئەو بۆری نەوتەی کە هەرێمی کوردستان دروستی کردووە بەسترا بە بۆری جیهانەوە و واتە تاکە ڕێگا بۆ هەناردەکەی نەوتی عێراق و شەوەکەکانی هەرێم و کەرکوو پیش تەنها بەڕێگەی هەرێمی کوردستانە بۆیە هیچ ڕێگایەک نییە ئەم نەوتە هەناردە بکرێ تەنانەت بە تەنسیق و لەگەل حکومەتی هەرێمی کوردستان نەبێت وەرەوە خۆشی تورکیا ئاگدارە لە بەندەری جیهان لە تورکیا دوو عەمباری جیا هەیە یەکەچان بۆ حکومەتی عێراقی فدرال و کۆمپانیای سۆمیەتەکانی هەرێمی کوردستانە و کات هەبووە حکومەتی تورکیا لە هەردوو ڕێگایەکان بە هەمان کات ئیشی کردووە چکە بەرژەوەندی اقتصادی خۆی هەیە لەم کارەوە. باشە دکتۆر گۆڤان بەوەی ئابووری و سیاست دووڕۆ یەکدراون ئەڵێن ئەردوغان بەوەی کە توانیوێتی پەیوەندیەکی زۆر باشی ئابووری و دیبلۆماسی لەگەڵ هەرێمی کوردستاندا ببەستێ هەم توانیوێتی قازانجێکی باشی ئابووری بۆ تورکیا مسۆگەر بکات هەم توانیوێتی دەنگی کوردانی باکوور بۆ خۆی مسۆگەر بکات بەوەی کە بتوانین لە هەڵبژارنەکانە سەرکەوتن بەدەست بێنێتن ئێستا ئەمەوێت بپرسم کام لەم دوانە زیاتر بۆ هەم ئەردوغان هەم پارتەکەی و هەم حکوومەتی تورکیا گرینگن بەوەی دەنگی کوردەکانیان لە دەست نەچێ یان قازانجە ئابوووریەکە ئەوەی لە بیت نەکەین پێشماوەی کەم لە ئێستا هەمان حکوومەتی تورکیا لە کرایسیزەکەەوە ئەزمەتی گەورەی هەبوو لەگەڵ رووسیا بەتابێت لە توای ینی بەربوونی ئەم فڕۆکە زەنجیەکەی رووسیا و دواتر ڕێککەوتن کە زانیان بەرژەوەندی ئابووری هەردوو لایەن زیان پێدەبەخشی دواتر لە دوای هاتنەوەی هەندێک هێزەکانی سوپای تورکیا ئەزمەتی گەورە ڕوویدا من نێوان عیبادی بەخۆی و ئەردوغان بە تایبەت لە کامپی باشیقە دروست کرا و ئەمە ئەوی متابعی ئەو شتانە بکەن تورکیا زووزووە ئەوەکانی خۆی دەگۆڕی ڕای خۆی دەگۆڕی و بەپێی بەرژەوەندی خۆی و منم تێکردم ئەوی کە بەرژەوەندی خۆی هەیە ڕەنگە دوورتربی لەو تەسریحاتانەی کە باز دەکرێت بەتاکی و ئەوەی خاڵەشی گرنگ هەیە هەر یەک هەفتە لەمەوبەر ڕۆژی هەژدەی مانگ حکومەت هەرێمی کوردستان لەگەڵ کۆمپانیای نەوتی رووسی ڕۆزنەفت گرێبەستێکی ئیمزای کرد بە بڕی $1 ملیار بۆ ڕاکێشانی بۆری گازی سروشتی لە ئۆروپای بەڕێگەی تورکیەوە باشە ئەم چۆن شەریکەتی ئەمها کە نزیک لە حکومەتی رووسیا توانی ئەم گرێبەستە واژوو بکە ئەگەر تەنسیق و پەیوەندی لەگەل حکومەتی تورکیا نەبیت یعنی پێتوانێت زمانە توندەی ئێستا تورکیا بەکاری دێنێت تەنها بۆ ڕازیکردنی نەتەوەپەرستەکانی تورکیا و دواتر ئەوێ هەڵوێستەکەی خۆی بگۆڕێت دوور نییە بەشێکی زۆری لە مناوەرەی سیاسیە بەڕێستان باس کرد بۆ ڕازیکردنی تجاوب بە لەگەل ئەم ئێغراءاتەنم ئەم بانگەوازی کە لەلایەن بەغدا دەکرێت بەڵام دواتر ئەوەی بەرژەوەندی تورکیەتی هەڵدەبژێری ئەوەی کە گرنگە باسی کەم تورکیا بەخۆی زۆر پێویستە و پیشەداری تورکیا تێروێتی هەیە بۆ گازی سروشتی و نزیکترین سەرچاوە بۆ گاز سروشتی هەرێمی کوردستان و عێراقشەوە ئەم پرۆژێ تازەکەی کە خەریکە دەستی دەکەن لەگەڵ کۆمپانیای ڕۆزنەوت تورکیا خۆی ساڵانە پێویستی 2048 ملیار مەتری سێدا گازی سروشتیە و ساڵی داهاتوو دەبتە شێفت ئەم گازی سروشتی هەرێمی کوردستان دەتوانین نزیکەی 15-20 پێویستی تورکیا لەم سەرچاوی وزەی دابین بکاتن بۆیە زۆر گرنگە لۆی هەروە چکە مەسلحەتی رووسیاش تێدایە کە ڕێگر نەبی لەسەر هەموو پرۆژەکە نەوتیەکان کە لە هەرێمی کوردستان سەرچاویان ئەنجام بدرێت. باش دکتۆر لەگەڵ مامە بێنەوە جارێکی تر ئەگەڕێمەوە لای جەنابتان گوێبیستی بەڵێ باش باشە پرسا من ئەگەر دەر کۆمنتێکە بەسەر کۆمنتەکانی دکتۆر گۆڤند زۆر ڕێکوپێک بن و زۆریان لەگەڵیانە بەڵام هەندێک ئیزافەم هەیە ئەگەر سایکۆلۆژیەتی ئەردوغان تەماشا بکەین ئەردوغان ئەمە هەر ئەم هەڵچوونەی بەرامبەر هەرێمی کوردستان نەبوو کاتی خۆی کە فڕۆکە رووسیەکەیان خستە خوارەوە ئەردوغان نەک هەر ئامادە نەبوو مەسەلا دان بنێ بەوەی کە ئەوان غەڵەتیان کردووە و ئەو شتانە هەر قبوڵی نەبوو گوێلەوە بگرێت داوای لێبوردن لە رووسیا بکە بەڵکۆیوت ئەبێ رووسیا داوای لێبوردن کاکە فڕۆکەیەکی هاتووەتە ناو ئاسمانی ئێمەوە بەڵام رووسیا کە نەیهێشت تەماتە بڕوە کە نەیهێشت میوەی پرتەقاڵی تورکی و ئەوانە بڕوە ئەوە نەی پێنەچوو
ئەردوگان خۆی چووە مۆسکۆ خۆی داوای لێبوردنی کرد نامەی داوای لێبوردنی نارد شت نەمانەیکە بەس لەبەرەوەی رووسیا بێنێتەوە لەبەرەوەی ئەگە ئەردوگان تەماشای بکەن جەنابی دکتۆر ئاماژەی هەتا بە موقیفەکەی لەگەڵ عەبادی و هاتنەکەی ئەوەی کەمپی باشیک و هاتنی سەربازە تورکەکان کرد ئەردوغان تووشی جۆرێک لە غرور بووە لە کەسایەتی ئەو پیاوە یعنی خۆی لێبووە بە سوڵتانێک لەو سوڵتانانەی سەردەمە چاخەکانی ناوەڕاستی دەوڵەتی عوسمانی و باوەڕی وایە ئەو لەسەر ڕاستە هەندێک جار بە هەڵەشەیی تووشی هەڵچوونە بێت و قەرارەدا و یعنی قسە دەکا و هەڕەشە دەکا بەڵام پاش ماوەیە کە تێدەگا لەوەی کە لە مەسلحەتی وڵاتەکەی نییە ئەنجا دێتەوە خوارەوە یعنی ئێمە لە 2 ساڵی ڕابردوو چەند مووقفی ئەردۆگانمان دیوە 180 دەرەجە گۆڕاوە ئەوەی لەگەڵ عەبادی کە هەر ئەوە نەما بوو گەشتنە یعنی گەشتە قسەی ناشرین و کۆمەڵی قسە کە لە ئەتەکێتی دیبلۆماسیەتانیە بەرامبەر عەبادی و بەرامبەر بە عێراق و بەوانە کردی ئەوە ئێستا بۆ بە برای عێراق لە مەسلەی رووسیا و خستنە خوارەوەی فڕۆکەخانەکە فڕۆکە ڕووسیەکە دیسان هەمان شتی کرد لە بابەتی سووریا جۆرێک لە جۆرەکان مووقفی گۆڕاوە و ئەگۆڕێیانی تێی ناگەی لە بەرامبەر هەرێمی کوردستانیش ئێستا حسێب نییە ئەمێنێتەوە ئەوەی بە ئەو هەڵچوونەی کە هەیە لەناو ڕەگەزپەرستە تورکەکان و لەناو هەندێک لە ئەوساتی تورکی هەیە چونکە بەڕاستی هەندێک لەم دەرو دراوسیانەی ئێمە تاوەکو ئێستا کورد وەکو گەلێکی کۆچەر وەکو گەلێکی ڕێزم هەیە شوانکار یعنی بەوەی نابینن شایستەیەوە بێ حکوم بکە شایست وازانش هەر ئەو سەردەمەیە بە فتوایەکی جیهات چەند هەزار گەنجی کوردیان کۆ کردەوە ئەیاندا بە کوشت بێ ئاگان لەوەی ئێستا چی جینێک چیلێک لە کوردستان پێگەیشتووە کە خوێندەوارە ئاگای لە دنیاە ئیدی باوەڕ ناکە بەو جۆرە شعاراتانە بۆیە ئەمانە ئەبێت دیوە سایکۆلۆژیەکەشیان وەرگرین تەنها سیاسی و ئابوووریانە نەبن باسی گاز کرا فعلەن ئێستا تورکیا خۆی زەحیەیەکە بەدەست غازی رووسیا و غازی ئێرانەوە یعنی هەمیشە مەرجی بۆ دانێن سنووری بۆ دانێن کێشەی بۆ دروستەکەن حتا ئێران دەڵێ من ئەو گازەی پێدەفرۆشم بە زستان بە چ سعرێکە بە هاوینیش بەعینی سعر پێتەفرۆشم لەبەر هەڕەشەشی لەیەکەن زۆرجار بۆیە تورکیا پێویستی بە سەرچاوەیەکی زامنی نزیکی گازی سروشتێکە هەرێمی کوردستانە تدبێژی هەڵوێسن ئەردۆغان وێ بەهێنە گوهرت باوڕم وایە ji بۆی vê هەڵوێسێ دەربارەی هەرێما کوردستانê ku dihêne guhertin çend heya mawê pêdiviye meheke du mehin saleke du salin wê kengî careka dî ev têkelî normal bibin بەڵێ ینی ئێمە نابێت چاوەڕێ ئەوە بکەین کە ئەوانە بۆ مێژووی خۆیان ینی بۆ مێژووی ئەردوگان بۆ حتا بۆ عەبادی بۆ ئێران ینی ئەمڕۆ کورد ڕیفراندۆمی کراوان بۆ بەیانی بڵێن باشە پیرۆستان بێ دەوڵەتەکە ڕابگەیەنن شتی وا نابێ ئەوانە لێرە بۆ مێژووی خۆشیان بێ ئەبێت ڕەتفعلێکیان هەبێ ئەبێ هەندێک توندی پیشان بدەن بەڵام لە کۆتاییە ئەمێنێتە ئەوەی چەند گوشاریان لەسرە لەناو خۆی خۆیانە چونکە وەکو گوتم ئەنجومەنی وەزیرانی تورکیا حد وەزیری ئابووری تورکیا ئەڵێ ئێمە چەند کەسین لە ئەنجومەنی وەزیران ئەوەندە ڕەئیمان هەیە لەسەر ئەمەی کوردستان نەک یەک دوو ڕەئی و سێ ڕەئی بەڵکو چەند کەسن ئەوەنە ڕەئی جیاوازیان هەیە کەواتە مەسلحەتیان نییە لەگەڵ ئەوەی سنووردا بخەن بەڵام وەکو گوتم ئەو بیرکردنەوە ئەو تەعەسسوبە و ئەوەی کە ئەوان خۆیان بە سەیدی ئەم منتیقە دەزانن ڕێگەیان نادا ئەو غڕورەیە ڕێگەیان نادا باوەڕم وایە ئەگەر هەر ڕیاکشنێکیشیان هەبێ بەرامبەر هەرێمی کوردستان ماوەیەکی درێژخایەن نابێت چونکە ئابووری خۆیان تەحمولی ناکات لەوانەیە بۆ کوردخایەن سنوور داخا بۆری ئەگرێ هەرچیەکە لەوانەیە بۆ کوردخایەن بەڵام باوەڕ ناکەم درێژخایەن بێت چونکە تەحمولی ئەوە ناکەن خۆشیان باشە ئەس کۆمنتێکی بخوێنم و ji بۆی me hatiye yasawa berhênanema heyt dibêjin gelekî asankariyan ji bo berhênerên biyanê dike Helkev Salih dibêje Tirkiye 140 kompanya li hevlêrê hene ku kar dikin ev kompanî di berjewandiya Herêma Kurdistanê de yan di berjewandiya Tirkiye de تورکیا زیاتر لە 1000 کۆمپانیای هەیە لە کوردستان کارەکەن یعنی 1000 کۆمپانیای زیاتری تورکی تۆمارکراو لە کوردستان هەیە ئەو کۆمپانیایانە سوود بە تورکیا گەین و سوود بە ئێمەشە گەێنن ڕاستە ئێمە بە پارەی خۆمانە بە داهاتی خۆمانە ئەوەی کە بنیاد نراوە بەڵام هاتنی کۆمپانیا تورکیەکانیش گوڕوتینێکی باشتریان دایە بازاڕی کوردستان دایەوە بەرهێنان بەشێکی زۆری ئەو پرۆژە گەورانەی لە وڵاتی ئێمە هەن کۆمپانیا تورکیەکان کردوونیان سوودی هەبوو بۆ ئێمە بەوەی کە ئێمە ژێرخانێکی بازەعیفیش بێ باکەم و کوڕیشیە بەس بۆ خۆمان دروستمان کردووە سوودی بە ئەوانیش هەبووە کە خەڵکیان کەوتوتە سەرکار قازانجیان دەستکەوتە سوودەکە دوولایەنە بۆ ناتوانین بڵێن تەنها بۆ ئێمە بۆ یا بۆ ئەوان بوو باش ئەس لە دکتۆر گۆڤەند بەگەڕم دکتۆر ئەگەر ئەم گوشار و
ئەم زمانە توندەی تورکیا هەر بەرزەوان بوو هەرێمی کوردستان چ شتێکی هەیە کە بتوانێت ئەویش وەکو گوشارێک بەرامبەر تورکیا بەکاری بێنێت؟ بەتەکید لانی بڕیاردەر لە سەرکردایەتی سیاسی حکومەتێرین بیریان کردەوە ئەو بەدیلانە بەڕاست ئەمن وەک تابع دەکەم باور ناکەم ینی زلهێزەکانی جیهان ڕێگە بدەن ئەزمەکەلەوەی زیاتر ڕووبدا چونکە تەسیل لە ناسەقامگیری هەرێمەکە دەکا بەتایبەت ئەمریکیەکان و رووسیەکان ڕۆڵەکی پۆزتیڤیان دەبی لە کەمکردنی ئەم ئەزمەیە بەتایبەت ئێستا ینی ئەم مەتەسی داعش هەرماوەتەوە لەم دوو ڕۆژەی دواوە دەست پێکە زیاتر ئەکتر دەبی لە ناوچەکانی ڕۆژ ئاوای عێراقەوە هەروە وڵاتی رووسیا حەز دەکات ڕۆڵێکی هەبی بەتایبەت ئێستا وەک ناوانە بەڕێزەکە باسی کرد کۆمپانیای زیاتر لە دوو کۆمپانیای زەبەلاحی نەوتی رووسیا لێرە کار دەکەن ئەمانەش هەموو نزیکن لە بڕیاردەر ئەوەی کە گرنگە بۆ ئێمە ببتەوە کوانەیەک بۆ ئایندا کە بەنسبەت ئابووری خۆمانەوە ئەو بوانێت بۆ عێراقشە کە زۆر احتیمات نەکەن 100% لەسەر ئابووری نەوت بەڵکو کردەکانی دیکەش پەڕێ پێ بدەن ئەو کاتەی بەتایبەت بەنسبەت پەسەلەی خۆراک و شتووە بتوانین ئێمە چ جۆرە کەرتێک پێویستە ئێستا زۆر گرنگی پێ بدرێت جیا لە کەرتینەوە زۆرەی ئابلوقەت یاخود حسارێک کاردانەوەی کەمتربی لەسەر خۆمان ئەمن یەکش تەکتب لەلایەنی سیاسیەوە بەتاکید هەندێک شێکارە تورکیەکان باسییان کوتیان تورکیە ئێستا تورکیە نۆتەکان نییە هەڵوێستی بەرامبەر هەرێمی کوردستان وەک کیانێک سیاسی دموکراسی ئەم هەمان بەو چاوەی تەماشا ناکەن کە ساڵی نۆتەکان تەماشایان دەکرد و هەردام بە شێوەی کورد و کوردستانیان نەدەکرد بەڵکو ئێستا لە چەندین بۆ نەوشتە بە شێوەی ڕسمی پێشوازی کرا لە بەرپرسانی حکومەتی هەرێم وەرەوە بە تەسەوەری من تورکیا بۆی مەسلحەتەکەی زیاترە دراوسەیەکی هەبی لەگەڵ وەک حەلیفەکی نێزیک کە استفادەیەکی اقتصادیش هەبی وەک ینی هەرێمەکی کوردستان یاخود دەوڵەتێکی کوردستان لەوەی سنووری لەگەڵ نظامەکی شیعی تایفەگەری هەبیتن کە لەلایەن مەذهبەوەش لە یەکتر زۆر دوور بن. باشە جیا لە تورکیا بە باسی ئێرانیش بکەین دکتۆر گۆڤند بێگومان جیا لە تورکیا ئێرانی زمانێکی توندی بەکارهێنەوە ئەمەوێت بڵێم ئەمەی تورکیا دیارە پەیوەندیەکی فراوانی بازرگانی لەگەڵ هەرێمی کوردستانەیە بەڵام ئێران زیاتر دەیەوێت پەیوەندەکەی لەگەڵ عێراقدا بێ دوایەوەی کە ئەم پەیوەندیانەیە نەهێڵە ئێران خۆی ئێستا لە باردۆخێکی زۆر خراپی ئابووریدایە ئەتوانین بڵێن کە ئیرانیش وەکو تورکیا ئەگەوێتە بن گەمارۆیەکەوە ئەکەوێتە بن بارودۆخێکی واسەختەوە کە ئەویش نەتوانێت بڕیار لەسەر ئەوە بدات پەیوەندیەکانی بە تەواوی بچڕێنێت پەیوەندی ئابووری ئێران زۆر کەمترە لەگەڵ هەرێمی کوردستان لەوەی کە تورکیایە بەتایبەت ئەگەر مەسەلەی منافەسەی تجاری بکەن کاڵاکان و ئەو بزاعی کە لە تورکیەوە دێن زۆر جۆر و کواڵەتی باشترە لە ئیران بۆیە ئیران منافەش بە قوتنیە لەو بارەیە داخستنی سنوور و بەرامبەر هاتنی کاڵاکان و تجارە لەگەر ئیران کاریگەرێکی زۆر نابێ ئەوەی تێبینی کرا هەرچەندە ئێران دەورێکی زۆر تەسیرێکی زۆری هەیە لەسەر حکوومەتی عێراق لەسەر لایانی مەذهبیەوە بەڵام لەهجەکەی زۆر کەمتر تونتر بوو لەوەی کە تورکیا باز کرا ئەمەش مفارقەیەکی بەڕاستی غەریبە متوقعمان دەکرد ئێران زیاتر تونتربی بەڵام ئێران ئەمە بۆ بەرژەوەندی ئابووری ئەم شتەکات زیاتر معتەدل بوو بەرژەوەندیەکەی زۆر یعنی ناوێت بازاڕی هەرێمی کوردستان ڕادەستی تورکیا بکات ئەو نایە مەسلحەی عێراق بەنسبەتوی ئەولەویەتە بەڵام بە هەمان کاتەوە نات دەزانی هەرێمی کوردستان بوویتە بەشێک لە واقعی سیاسی و حولەفای ترمان هەیە و برادەرمان هەیە لەسەر ئاستی جیهانەوە ناتوانی بتایبەت لەو کاتە کریتیکەڵە بەنسبەتوی کە فشارێکی تازە ئەوە خەریکە دەخسرێ بەسەر ئیران بەتایبەت ئەگەری هەڵۆشانەوەی ڕێکەوتنەوەی نەوەوی لەگەڵ ئیرانەوە ئەو کاتەی فشارەکە زیاتر دەبی بەتەسەوەری من ئێران مەسلحەتی نییە دیسان مواجهەشتری بکاتن لەگەڵ لایانی تر لەم ناوچەیەدا. دکتۆر نازانم تا چەند لەگەڵ مەبی وا بزانم هەر ئەو توندیەی تورکیا خۆی گومانی دروست کرد لای ئێرانیەکان یعنی هەتا ئەو توندی و هەڕەشەیەی تورکیا خۆی گومانی دروست کرد لای ئێرانیەکان وەکو گوتم جێگری سەرۆکی پەرلەمانی ئێران دوێنێ بە کوردستان 24 وتووە لە پێشەوەی نووسینگەی کوردستان 24 لە تاراندا بخرێ دەڵێ ئەوان بە چاوی گومانەوە تەماشای ینی زۆر متمانەیان نییە بە تورکیا وا دەزانم ئەو پۆینتە زۆر
بەقوت بوو کە جەنابەت ئاماژەت پێدا بۆی ئەو توندیەی تورکیا من هەستەکەم یعنی هەر بۆ خۆی گومانێکی دروست کرد و نازانم تا چەند لەگەڵمی زۆر ڕاستە کاچی عزیزم خۆی من تەماشای تەسریحەکانم کە زۆربەی لە هێزێکی انفعالیە و لە خطابی دیبلۆماسی دەرچوو و بەتایبەت کە دەگاتەوە ینی قوناغی هەڕەشەکردن و شەخصەنەی نەقدەکە بۆ هەرێمی کوردستان ئەم نەوعە ئەوانە هەتا لە زۆر وڵاتی لە جیهان دەبنی هەندێک جار سەرۆکی ئەمریکاش تەسریحێکی زۆر تون دەدەن بەڵام دواتر وزارەتی خارجیە بۆی ڕێک دەکاتەوە یعنی ڕۆمکردنەوەیەک دەدا بۆ ئەمەش بەڵام ئەوەی لە تورکیا تا ئێستا ڕووی نەدا وزارەی خارجیە ئەم تەسریحانە یاردووکانی تەسریح نەکرد بە شێوەی دیبلۆماسی کە وەک عرفی دیبلۆماسی بکرێت ئەگەر ڕەخنەش بگرێتن ڕخنەکان ناگاتە با بڵێن ئاستی جوێندان و تەشهیرکردن بە ئەشخاص بە هەر ئاستێک بیتن. باش دکتۆر گۆڤەن شێروانی مامۆستای زانکۆ سپۆری نەوت و جیۆلۆجی ئەمە سپاست بکەم کە لەگەڵم بووی سپاس بەو کاتێکی ئێمەت بەخشی زۆر سپاس ئەزە دیگەل بەڕێز هەورامی بەردەوام بم هەرێما کوردستانê زێدەتری هەشتێژ بۆی 85 کاڵان خۆشی دەربە هاوردە دیک ئەف خوا نابیتە دەلیڤەک ji بۆی هەرێما کوردستانی پتر پشتاخوا بخوا گیرێ بدە و پتر بکارە و بەرهێنانێکا زێدەتر بکە هەروەکو رووسیا نەها سپاسیا وڵاتە ڕۆژئاواتیە دەبێ وەلمەکر ئەس کاریم لەسەر پێت خۆڕاوەستم و زێدەتر سێکتۆرێ شاندنێ بەهێز بکە ئەو ئەزمەی تەماتە گەر بیرمان بێتەوە لە بینی رووسیا و تورکیا ئەم مەسلەی تەماتە زۆر درێژەی خایەن بەڵام دەلالات و مانای زۆری هەیە آخر شت تورکیا هەموو تەنازولێکی بۆ رووسیا کرد بەس ڕێگە بدا تەماتەی ئێرانی تەماتەی تورکی بچێتە رووسیا رووسەکە جڤینا ئەردۆغان و پوتین دەماکو ئەردۆغانوتی دەخات لە رووسیاتکە تەماتێن تورکیە بخۆن گەلێکی بتام ڕاستە زۆر ڕاستە پوتینیش بە سەراحەت بە ئەردوگانی گوتووە ئێمە ڕاستە تەماتەی تورکی بکڕین هەرزانترە بۆ ئێمە تەماتەی خۆمان زۆرتری تێدەچێت بەڵام هی خۆمان بەرهەم دەهێنین هی خۆشمان دەخۆین ئەمە پندێک بێ بۆ ئێمە هەرێمی کوردستانیش ئەوەی بیسەرە و ئێمە ئەبینێ گوێی لە ئێمەیە با بیرێ بکەینەوە بزانین چین ئەو بەروبوومانەی لە تورکیاوە بۆمان دێت نە سەیارەمان لە تورکیاوە بۆ دێت یعنی دروستکراوی تورکیا نەفڕۆکەمان بۆ دروستەکە ئەوەی بۆمان دروستەکە مرەبایە خواردنە ڕۆنە دۆشاوی تەماتەیە باشە جلوبەرگە پەنیرە ماستیشە زائیدەن قەنەفەیە و ئەشیای ناو ماڵەوە ئەوانەیە چ شتێک لەم جۆرە پیشە سازیانە ئەوەندە قورسن بە خۆمان دروست نەکرێت دۆشاوی تەماتە سنعاتێکی ئەوەندە گەورەیە ئێمە نەتوانین خۆمان دروستیکەین دروستکردنی قەنەفات تەختەیە و بزمارە و قماشە ئەوەندە شتێکی گەورەیە تۆ ناتوانانی دروستیکەی بەداخەوە ئێمە خۆمان نابووری خۆمانمان وێران کرد لە ماوەی چەند ساڵی ڕابردوو ئەو پارەی نەوتە بەو شێوە کۆمەلگای ئێمە وڵاتی ئێوە حکوومەتی ئێمە ئاوا تەمبەڵ بووین هەمووی اعتیمادێکمان کردە سەر نەوتەکە ئەگینا دەبوو ئێستا ئێمە مرەبا دروستکەین و بۆ عێراقی بنێرین ئێمە بەروبووم دروستکەین و بۆ ناوچەکانی تری عێراق و هەتا ئێرانیشی بنێری بۆیە ئەمە ڕاستە زۆر دژوارە بێت ئەم تەنگ و چەڵەمانە بەڵام لە عینی وەختیشە ئێمە توانم بڵێم کۆمەلگای ئێمە قۆناغی سەختری بڕیوە گەمارۆی گەورەتری بڕیوە لە کاتێکا ئێمە هیچ ژێرخانێکی بنەڕەتمان نەبوو ئێستا دۆخەکە گۆڕاوە ئەو وڵاتانەش بۆ خۆشیان ئەوە دەزانن دانانی هەندێک جۆری گەمارۆش زۆر کاریگەری لەسەر نابێت جگەلەوەی بابەتێکی ئەخلاقی گەورە ئەردۆغان تا پێرێ بۆ مسلمانانی میانمارە گریا و باسی برایانی قەتەریە کردکەی و مسلمان نابێ گەمارۆ لەسەر برای مسلمانی دابنێ و باسی مسلمانانی غەزە و فەلەستینیە کرد و کەشتیە نرد بۆ پشتیوانیان بۆ گەلی کورد مسلمان نییە بۆ ئایا لە جیهانە لەسەری ناکەوێت هەردوێنە لە شەرق لەوسەد و تارێکی زۆر کورتی بەپێز لەسەر ئەو بابەتە نووسرا بوو ئایا کورد مسلمان نییە ئایا سونە مەزهەب نییە وەکو تۆ بۆچی بۆ مسلمانانی میانمارە گریت بەس بۆ مسلمانانی کوردستان بەو شێوە بەو ئوسلوبە لە قسەکردن ینی ئەوەی پێرێ و تارەکە ئەردۆغانی دیبێ هەز دەکات ینی بابەتەکە وەکو دکتۆری ئاماژەی پێکرد لە عرفی دیبلۆماسی و سیاسی دەرچوو بوو بابەتێک بە زمانێک کە لە زمانی کەسێکی دیبلۆماسی و سیاسی نەئەچوو هەندێک جار بریندارکردنی تیا بوو بۆ تاکی کورد بۆ کەسایەتی کورد لەبەرەوە بەڕاستی ئێمەش ینی ئەمە ئەگەر تووشی ئیشەڵڵا هیچ قەیرانێکیش نابین و لێرەش دەربازمانە بێت بەڵام بەڕاستی ببێتە وێستگەیەک ببێتە پندێک ببێتە دەرسێک کە
خۆمان پێداویستی خۆمان دابینکەین لە وڵاتەی کە ئەتوانین بەڕاستی 180 ئەو پێداویستیانەی کە ئێمە لە دەرەوە ئەیانهێنی ئەتوانین خۆمان دابینیکەین. ڕۆژێک دەهێت ئەم سوپاسیا تورکیا و ئیرانە بکەن لە دۆر پێچان. باوەڕم وایە ئەگەر ئێمە دەرسوەر بگرین و ئەگەر ئیرادەمان هەبێت و ئەگەر مەسلحەتی شەخصی هەندێک واز بێنێت بەڵێ باوەڕم وایە ڕۆژ لە ڕۆژان سوپاسی ئێرانی ژەکەین سوپاسی تورکیا شەکەین کە ناچارمان بکەن بۆی خۆمانەوە دروستکەین کە خۆمان پێویستمان. باشە حکوومەت هەرێما کوردستانە ملیارێک و 800 میلیۆن دلاری کۆمپانیان تورکی دەیندارە بە قوتکردنا تێکێلیان ئەف دەچا بهێتە چارەسەرکردن حکوومەتی چاوادەینان ڤەگەڕینە و ئەوێ چاوادەینێن خۆبستینە. ئەخۆر ئەوکۆ ئاماژەم پێدا تورکیا ئەوەندە بەرژەوەندیەکانی زۆرە لێرە هەر چۆنێک بجوڵێتەوە جۆرێک زەرەرەدا یعنی چۆن منداڵێک خراپە هەردە چۆن بجوڵە شتێشکێنێ تورکیاش بە هەر جۆرێک بجوڵە شتێگەشکێنێ. آخر شت کە ئێستا باسی دەکەن ینی هەندێک جار دەگەنە ڕادەی ینی باسکردنی شتی خەیاڵی بۆ نمونە عێراق و تورکیا باسیەوە دەکەن دەڵێن ئێمە بۆری کۆنی عێراق زیندووەکەینەوە باشە بۆری کۆنی عێراق لە مووسڵایە باشە تا مووسڵ لە دەستۆیە لە دوای مووسڵەوە بەکوێدا دەیبێ بۆ تورکیا ئیلا دەبێت بە ژێردەسی پێشمەرگە و بە ژێردەسی حکوومەتی هەرێمی کوردستان نابیبێ بێگومان تورکیا کۆمەڵێک وەکووتت ئەو هەر تەنها قەرزی کۆمپانیەکان نییە هەر قەرزی حکوومەتی تورکیاش وا دەزانم ملیارێکە شتێکی وە قەرزی حکوومەتی تورکیا لای هەرێمی کوردستانە ئەگەر ئەو بۆریە داخا و سنوورە داخا و قەرزەی لەکوێ دەسەکەوێتەوە بەڵام نابێ ئەوەشمان بیر بچێت کە عێراق لەوانەیە بەڵێنە بە تورکیا بدا بڵێ من هەموو مەسلحەتە مادیانت بۆ دابینەکەم کە هەرێمی کوردستان دابینی کردو منە عبادی بە تورکیا ڕاگەهاند بەڵێ نابێ ئەو شتانە بە دوور بگرین بەڕاستی ئینسان ناشبێت زۆر هەموو شتەکانی بارودۆخێدەیەک و بکارە بە زەرارێن تورکیا قەرەبوو بکە بۆ 50 میلیارد دلار پارەی یەدەگی هەیە و 80 تۆن زێڕی هەیە خۆ عێراق وڵاتێک نییە بیر لە 100 ساڵی داهات و بیر لە ئەجیال و ئەوە بکاتەوە لە ماوەی 4 ساڵە لە ماوەی 4 ساڵ لە 2013 2013 تا ئێستا حدودی 45 میلیارد دلار لە پارەی یەدەکراوی عێراق لە بانکی ناوەندی عێراق دیار نییە کەس نازانێت چی لێ هاتوو عێراق وڵاتی کەوەندە بە حساب و بە کتاب و بەوانە نییە بەڵام ئەمێنێتەوە ئەوەی بەڕاستی من شخصی خۆم باوەڕم وایە ئەم کۆبوونەوەی ئەم شەوی پوتین و ئەردوگان زۆر شت ڕوونەکاتەوە ئەگەر تورکیا لە لەهجەی پۆتینە ئەوە بخوێنێتەوە کە سووریا دەکاتە ڕێڕەوێک بۆ هەرێمی کوردستان بۆ هەناردەکردنی نەوت و گازی هەرێمی کوردستان بێگومانم تورکیا ناتوانێت لەوە زیاتری جەنگاوێکی تر بنێ بەڵام ئەگەر دەست و پێ تورکیا قەپات بووینە باوەڕم وایە دەست و پێی تورکیا رووسیا دەیتوانێت بیبەستێ جگە لە ئەمریکاەوە ئێمە ئەمریکا باز ناکەین ئەمریکاەوە هێزێکە هەرچی بوێ دەتوانێت بیکە بە جۆرێک لە جۆرەکان ئاخرشتیش دوێنێ کۆماریەکان دیارە پشتیوانی هەرێمی کوردستانیان کرد لە سەرۆکی کۆمارەکان لە کۆنگرس بەڵام مووقفی وازەحی ئەمریکی تاوەکو ێستا دیار نییە بەڵام ئەگەر باسی مووقفی ئەمریکیش نەکەین باسی رووسیا بکەین رووسیا کاریگەری گەورەی لەسەر تورکیا هەیە و ئەتوانێت هەڵوێستی تورکیا بگۆڕێت باوەڕم وایە ئەم شەو شتێک دەرەکەوێت بگۆڕینە هەلوێستا تورکیا ئیران ژێ بەهێتە گوهرت بێگومان ئێران زۆر معادلەیەکی لە ڕووی ئەمنیەوە گەورەیە بۆ ئێمە دراوسەیەکی گەورەیە ئەوەیە بەڵام بەڕاستی لە ڕووی ئابوووریەوە ئێمە تورکیا دەریازەمانە بە ڕووی ئەوروپا و بە ڕووی بازار و بە ڕووی جیهانی دەرەوە و وەکو دکتۆر گۆڤەندی ژاماژەی پێدا هاوردەکردن و هێنان و ئەو شتانەمان هەلەگە تورکایە کوالیتی شتەکانی تورکیا خەڵکی لێرە لە بازار زیاتر چاوی بۆ شتە تورکیەکانە نەک بۆ ئێرانیەکان بێگومان وەکو گوتم ئێران چاوەڕێی تورکیا دەکات ئێران متمانەی بە تورکیا نییە و بێگومانیشم لەوەی هەتا تورکیا سنوور دانەخە ئێران دایناخ باشە سپاس شبۆی کاروان سەبا حەورامی بەرپرسێ دەستکابووریا کوردستان بچارێ سپاس کوتچێت گەلمەدا بووی سپاس بۆ تۆش سپاس بۆ بینەران و بیسەرانی ئێمەش سپاس شبۆی گوهدارن رادیۆ کوردستان بچارێ هەتا پێنجشەمبە کاتن هەنکەر شاد ببینن